عزیزان لە واشنگتن دیسیەوە سڵاوی ئاسۆجەبار و هاوکارم ساڵح دەمیجەرتان لێبێت. شاد بووینەوە بە دیدارتان لە بەرنامەیەکی دیکەی کورد کۆنێکشن کە پەخشەکەمان دەچێتە سەر کەناڵی NRT و لەسەر جەم سەکۆ میدیاکانی دەنگی ئەمریکاوە دەتوانن بینەرمان بن. ام د کورد کۆنێکشنا ئیرۆ de ڕۆنی ددن سەر gelek mijarên girêdayî Amerîka û herêmê û cîhanê di nav de jî destpêkirina dengdana pêşwextiya hilbijartinên nîvdemên Amerîkayê pêvajoyên dawî li dor xwepêşandanên Îranê hin agahî û raport li dor Sûriye û mijarên din jî. هەر لە بەرنامەکەی ئەمڕۆدا باز لە ئەگەری پێکێنانی حکوومەتی عێراقی و خۆپیشاندانە ناڕەزایەکانی عێراقیش دەکەین. دەنگدانا پێشوەختا ڕۆژە دشەمێ دەست پێ کرد و خەلکێ د هەلبژارتنên nîvdemên El Paso ya Texasê de dengdan. Îna aborî serokê Amerîka Joe Biden baweriya xwe derbirî ku wê hilbijartinên nîvdemên mijdarê di berjewendiya demokrata de bin tevî rapirsiyên ku komariyan li pêş dibînin di pêşwaziyên ku dê diyar bikin ka kîjan partî Kongresa Amerîka kontrol dike. Komarî dibêjin siyasetên Biden ew sedemên helawsan an ku enflasyonê li Amerîkayê û bilindbûna asta gunehkariyan in û hewl didin ku hilbijartinên nîvdem bikin referandumekê ji bo seroktiya Biden. Hilbijartinên nîvdem her du salan carekê di navbera dema seroktiya 4 salan de pêk tê û Amerîkî di heştê mijdarê de diçin sindoqên dengdanê. بەڵێ. تەنها سێ هەفتە ماوە بۆ هەڵبژاردنی نیوەی خولی کۆنگرێس لە کاتێکدا بارودۆخی ئابووری بە خەمی هەمووان و بێگومان دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی خەڵک دەن بە کاندیدێکیان کاندیدێکی دیکە بدەن. پسپۆران لێکۆڵینەوە لەسەر ئەوە دەکەن باری ئابووری چۆن کاریگەری لەسەر دەنگدەران دەبێت. بۆ ئەم مەبەستە و زانیاری زیاتر بەڵێن ساڵحمان لەگەڵایە لە واشنگتنەوە. بەڵێن یەکێک لەو بابەتانی دەبنە هۆکاری ئەوەی بگوترێت هەڵبژاردنێکی سەرکەوتووە ڕێژەی بەشداریکردنە لە دەنگدانەکەدا و ئایا چ پێشبینیەک دەکرێت بۆ ئەم هەڵبژاردنە؟ ئاسۆ پێشبینی دەکرێت لەم هەڵبژاردنەی میتەرمدا ڕێژەیەکی بەرچاوی دەنگدەر بەشداری تیادا بکە بەپێی ئەو ڕاوەرگرتنانەی کە کراون بە تایبەتی لە نێوەندە گرنگەکانی وەک واشنگتن پۆست وەک کەناڵی ABC CNN هەروە ڕۆژنامەی نیویۆرک تایمز و ئەو دامەزراوانەی کە هاوتەریب لەگەڵ ئەم نێوەندانەدا کار دەکەن پێدەچێت ڕێژەیەکی گەورە کە وا چاوەڕوان دەکرێت بگوترێ لە سەدا زیاتر لە سەدا 60 دەنگدەر بەشداری بکە. تا ئێستا ینی بە تایبەتی لە هەڵبژاردننی میتەرمی 8 ساڵی ڕابردوودا کە کراوە کەمترین ڕێژەی بەشداریە بۆ لە سەدا 37 دەنگدەر بەشداری کردووە. بەڵام ئەم جارە چونکە هەموو دۆسیە ناوخۆیەکانی ئەمریکا بوونەتە سەنگی مەحەک دەنگدەر جۆرێک لە جۆشی تری هەیە. هەڵبەت بەشداری زۆری دەنگدەر لەم هەڵبژاردنەدا ینی کاریگەری دەبێ بەسەر ئەنجامەکانی هەڵبژاردنەوە بەڵام ئەو کاریگەریە چۆنە بە چلایەکدا دەشکێتەوە بە سوودی کۆماریەکان دەبێ بە سوودی دیموکراتەکان ئەمایان ئەڵبەتە تا ڕۆژی هەڵبژاردن و ڕاگەیاندنی ئەنجامەکان دەرناکەوێت. ئاسۆیەکێ لە خاڵەکانی ترەوەیە لەم میتەرمەی ئەم ساڵدا کورد بەشداریەکی زۆری دەبێت لە هەڵبژاردندا بە تایبەتی لە ستانی تەنەسی کە خۆت دەزانی ینی زۆرترین ژمارەی کورد لەوێ لە وستانەدا دانیشتونیان بۆ مەبەستە ڕای دوو کەسمان وەرگتووە لە شاری ناشفیل پایتەختی ستانی تەنەسی با پێکەوە گوێبیستیان بین بزانین چیمان پێ دەڵێن بۆ هەڵبژاردنە. گرنگترین بابەت ji bo min weke genceka Kurd li Amerîka babeta perwerdê ye. Her wiha belavkirina zaniyariyên şaş di dema hilbijartinan de. Medî di hilbijartinên berê de çawa agahiyên şaş belavbûn di nav xelkê de. Ez hêvî dikim gencên me derfetê bidin xwe baş hizra hilbijartinan bikin dema ew li ser malperan dixwînin û li ser televizyonê dibînin da ku bizanin ew deng didin kê û çima deng didin wî kesî. بەشداریەکەم لە هەڵبژاردنەکانی ناوەند میدتەرمی ئەمریکا کە لە 8 یانزەی ئەم ساڵدا بەڕێوە چێت
ئەیش لەبەرەوەی سەرەتایەکەم مافێکی هاوڵاتی بوونی خۆمەکە پەیڕوویەکەم پاشانی شەو کەسانی کە نوێنەرایەتیەکە نەشێت لە ئێستادا لە دیدی تێڕوانینی منەوە نزیک بن پرسە گرنگەکانیش سیاسەتی دەرەوەی ئەمریکایە بە تایبەتی شۆڕشی ڕۆژهەڵات و گەلانی ئێران هەروەها پاشانیش پرسی سنوور و ئاسایشی سنوورەکانی ئەمریکا و هەروەها ئازادی ڕادەربڕین و پاشان لە هەمووشی گرنگتر گەڕانەوەی هاوسەنگیە بۆ کۆنگرێس بۆ ئەوەی بتوانین پرۆسەی چاودێریکردنی دەسەڵاتەکانی حکومەت دیاریکراو بێت و هەروەها ئازادی ڕادەربڕین و ئەوەشی کە پێی من پێڵم فاشیزمی تەکنۆلۆجی ئەوەی کە بۆ نمونە کۆمپانیەکانی سیلیکن ڤالی کاریگەریان یا بەرتەسکردنەوەی ئەو ئازادیانە و لە ڕێگەی سانسۆرکردنی هەندێک زانیاریەوەمانە و چەندەها پرسی تری گرنگیش هەن کە ئاشێت ئێمە بتوانین لە ڕێگەی هەڵبژاردنەوە یەکلای بکەینەوە. زۆر سوپاس. بەڵێن هەڵبەت بۆ ئەم هەڵبژاردنە زۆر فاکتەر هەن دەنگدەر دەنگی خوانی لەسەر دەدەن و ئێستاش لە هەڵمەتەکانی ئەم هەڵبژاردنەدا دۆسەی ئۆکرانیا بۆتە بابەت. بەڵێ زۆر ڕاستە بە تایبەتی پاش ئەو مشتومڕێی لێرە لە واشنگتنی پایتەخت دروست بووە سەبارەت بەوەی ئایا پێویست دەکا ئەو هەموو کۆمەکە داراییە بنێرێ بۆ ئەو شەڕێی کە رووسیا سەپاندوێتی بەسەر ئۆکرایندا. ئەلبەتە زۆرێک لە سیاسیەکان بە تایبەتی کۆماریەکان جەخت لەوە دەکەنەوە کە پێویست ناکە ئەو هەموو کۆمەکە دارایی ئەو شەڕە بکرێ لە بری ئەوە پێویستە ئەو پارانە یاخۆ ئەو داراییە بۆ پرۆژەکانی ناوخۆی ئەمریکا بەکار بێنرێ. ژمارەیە لە کاندیدە کۆماریەکان سوودیان نەمە بینیوە وا دەزانن کە کاریگەریەکی ئەجگار گەورەی دەبێ بەسەر هەڵبژاردنەکانە و بۆیان یەکلا دەکاتەوە و پێدا دەگرن لەسەر ئەوەی ئەگەر بێت و ببنە ئەندامی کۆنگرێس جا لە هەر خانەیەکی دابێ ئەمە دەکەنە پرۆژەیەک بۆ ڕاگرتنی ئەو یارمەتیانە. ئاسۆڵبەتە ئەمەش بەبێ گرفت نییە، یعنی خۆ دەزانی زۆرێک لە هاوڵاتیانی ئەمریکایی ئۆکراینی کە لێرە لە ئەمریکان و مافی دەنگدانیان هەیە ئەگەر چی پێشتر بە فەرمی دەنگدەری کۆماریەکان بوون، بەڵام لە ئێستادا ڕاشکاوانە دەڵێن لەبەر ئەم جۆرە دید و بۆچوونە دەنگ بە هیچ کاندیدێکی کۆماری نادەن. بەڵێ سپاس بەڵێن سپاس. ده هەلبژارتنên nêvdemên îsalda Partiya Komarî hewl dide ku destkeftiyên vê dawiyê di nav dengderên Spanî a xêv da berfireh bike. Komariyan îsal li Texasê kursiyeke Kongresê bi dest xist ku demeke dirêj di nav destê Partiya Demokrat de bû. Pemnêrê dengê Amerîka Scott Stearns ji Texasê ev raport amade kiriye. Li bajarên biçûkên li seranserê geliyê Rio Grande li Texasê siyasetmedar ji bo dengdanê di nav hilbijarên bi piranî latîn de ku bikevne şopî alîgirê Partiya Demokratê kampenya çêdikin. Di vê kampenya komariya li McAllen de namzeta Kongresî Monica de la Cruz doza azadî û malbatê dike. Em ê ji bo parêzgeha Hidalgo şer bikin. Em ê ji bo wîlayeta Texas şer bikin û ji bo başkirina welatê xwe xebatê bikin. Alma Perez seroka komarparezên civan yên vilayeta Hidalgo dibêje ku partiya vê li seranserê civakên latînî bi dest dixe. Gelek xelek hene ku ji tiştên rîdane nerehetin, ew jî mîna min guhertinê dixwaz. Dengdêr Adrian Kant dibêje demokrat di aborî de têk diçin. Ez wekî xurtekî 19 salî nifşê min bi awayekî bi medyaya netewî tên xapandin û demokrat jî derawan li wan dikin. û ev hemû enflasyon berî her tiştî di nav da ez dizanim ku gelek kesên di temenê min da nexwediye gelek karên baş in. Profesorê zanîstên siyasî Richard Longirya dibêje mijarên çandî yên komarparêz dengên latîniyan bi dest dixin. Ez difikirim ku di civata latînî de hergav hêmanek muhafizkar heye. Lê ez difikirim ku di van salên dawî da Partiya Komarî Parêz bi rastî we berhênanekê dike ku hewl dide ku xelk dengê xwe bidin wan. Dengên latînî alîkariya hilbijartina nûnera komarparêz ya Amerîka Mayra Flores di destpêka vê salî de kir. Reberê komariyan li civata nûneran Kevin McCarthy ev yek dirokî bi nav kir. Mayra is the first Mexican-born congresswoman. Mayra di dîroka Amerîkayê da yekemîn endama jina ya Kongrêsê ya Meksîkî. O min îro ew dît û encîla ku wê pêsûnd xarî min helgirt. Çi qas ciwanên latînîyên ku koçberî Amerîkayê kirin tenê temaşey wê dikin û dikarin her tiştî bi dest bixin.
سەرۆکی پارتیە دموکراتیە باژارê Cameron Jared Hakema dibêje ku serkeftina Flores bêtir li ser alîkariya pereya derveyî bû. وێت مەهەکێدا زێدەتری $1 ملیۆن خەرج kirin ku wê encamê bigire. Ew di demekî Kurd de bi pere ye. Ji ber ku Flores hilbijartinek taybet bi dest xist da ku devra heyî temam bike, evê di meha mijdarê de dîsa bibe namzed. Hakema dibêje demokrat bi xwe bawerin ku ev dikarin kursî bi dest bixin ji ber ku yekem serkeftina Flores nêzik bû. Em carinan ji bo ku gel xwedî li dengên xwe derkevin tê dikuşin. Ji ber vê yekê em bala xwe didin ser hêsankirina dengdanê. Ji ber wê yekê em pir giraniyê didin ser axiftina bi dengdaran re. Gihandina agahiyan ji wan re û piştrastkirina ku haya wan ji hilbijartinê hebe ku derdikevin û dengê xwe bidin. Di pêşbaziyek nêzik de ji bo kontrolkirina Kongresê di hilbijartina heşte mijdarê de partiyên siyasî ku dengên derveyî hilbijarên xwe yên kevneşûpî bi dest bixin dikarin serkeftî bin. Ji bo Christian von Preissingberry, Rûken Işık, Dengê Amerîka, Washington. جو بایدن سەرۆکی ئەمریکا دەستنیشانکردنی چاوەڕوانکراوی ڕیشی سوناک وەک سەرۆکوەزیرانی بەریتانیا بە وەچەرخانێکی پێشکەوتوو ناو دەبات. سوناک یەکەمین کەسی نەژاد جیاواز دەبێت کە ئەو پۆستە بەدەست بهێنێت. ئەو نەوەی ئەو کۆچبەرە هەندیانە بوو کە ساڵانێک لەمەوبەر هاتوونەتە ئەو وڵاتەوە. بایدن ڕۆژی دووشەمە لە بۆنەیەکی کۆشکی سپیدا بە بۆنەی جەژنی دیوالی هندستانەوە قسەی کرد و سەرۆکی پێشووی وەزارەتی گەنجینای ئەو وڵاتە هەڵبژێردرا بۆ سەرکردایەتیکردنی پارتی پارێزگارانی حکومڕان کە چاوەڕوانی دانانی ڕێبەرایەتیشی یەکلای کەرەوە بوون بۆ ڕێنماییکردنی ئەو وڵاتە لە گێژاوی ئابووری و سیاسی. تاکیۆ مۆری جیگرê wezîrê derveyê Japonê roja sêşemê bi Wendy Sherman re cîgira wezîrê derveyê Amerîka hevdîtinek pêk anî. Sherman serdara Japonê dike da pêgiriya Amerîka ji herêmê û hevbendên wan Japon û Komara Koryayê re nîşan bide. Sherman dê roja sêşemê bi çû Handang wî re cîgirê yekemê wezîrê derveyê Korya Başûr civîneke dualî pêk bîne. Biryare her wiha civîneke sêqolî di navbera Sherman, Mori û Handang de bibe. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و دبم گرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه تووڕەیی کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕایگەشتی لە ناوە و دەرەوەی ئێران بەرامبەر کوشتنی ژینە ئەمینی و سەدان خۆپیشاندەری دیکە لەلایەن دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامیەوە لە پەرەسەندندایە. ئەو تووڕەیە وەچەرخانێکە دژی کۆماری ئیسلامی لە کاتێکدا خۆپیشاندەران دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر و مەرگ بۆ خامنەیی دەڵێنەوە. بەڵام گومانی تێوەگلانی ئێران لە شەڕی رووسیا لە دژی ئۆکرانیا ڕەنگە گەورەترین گورز بێ بەرەو ئێران. هەر لە گۆڕەپانی تراڤالگەر لە ناوەندی لەندەن هەتا دەگاتە شەقامەکانی بەرلین و تۆرۆنتۆ خۆپیشاندانەکان بەردەوامن دژ بە حکومەتی مەلاکانی ئێران و هەروەها دژ بە مەرگی خانمێشیلاو لە نێو گرتوخانەی پۆلیس. مەسا ئەمینی تەمەن 22 ساڵان مانگی ڕابردوو گیانی لەدەستدا لەو دەمەی لای پۆلیسی ئاکار لە تاران لە گرتوخانەدا بوو. ئێران دەڵێت مەسا ئەمینی بەهۆی جەڵتەی دڵەوە مردبوو. هاوکات خانەوادەکەی ئەوە ڕەت دەکەنەوە. لەو کاتەوە ئێرانەکان ڕژەونەتە سەر شەقامەکان و داوای گۆڕان لە کۆماری ئیسلامی دەکەن ئەوەی لەگەڵ زۆربەی گەنجانی ئێرانی سێکولار ناکۆکن. دوکانداران ئەمانیان گرت هاوکات چالاگوانان داوای هاتنە سەر شەقامی خوێندکارانیان کردووە. لەلایەکی ترەوە ئۆکرانیا و وڵاتانی ڕۆژئاوایی گوتویانە گوایە ئێران ئێستا درۆنی جۆری کامیکاز بۆ رووسیا دابین دەکات و هەروەها ڕایەنانیان لەسەر بەکارهێنانی ئەو درۆنانە بۆ کرملن دەکات لە جەنگەکەی دژ بە ئۆکرانیایی هاوسێ
ئەمریکایی. بەڕوونی واتای ئەوەیە کە دووبارە ئێمە بەردەوام دەبین لە بینینی ئەوەی کە ئێران لەبارەی هەناردەکردنی تیرۆرتیەوە دەگلێت، نەک تەنها هەر لە هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو ئێستا لە ئۆکرانیاشدا. لەو دەمەی ئێران و رووسیا نکوڵی لەو دەنگۆیانە دەکەن، هاوکات بەریتانیا و فەڕەنسا و هەروەها ئەڵمانیا دەنگی خۆیان خستۆتە پاڵ دەنگی ئۆکرانیا لە داواکردنیان بۆ لێکۆڵینەوە لە سەرچاوەکانی ئەو فڕۆکە درۆنانە ئەوانەی بۆ هێرشکردنە سەر ئۆکرانیا بەکاردەهێنرێن. لەبارەی گەڕانەوە بۆ سەودا ناوکیەکە ئێمە لەگەڵ ئێرانیەکان زۆر لە یەکەوە دوورین، جا ئێمە ئێستا سنگمان نەخستۆتە سەر ئەو سەودایە، بەڵکو ئەوەی ئێمە سنگمان خستۆتە سەر دڵنیابوونە لە بەرپرسیارکردنی ڕژێمی ئێرانی سەبارەت بە شێوازی سەر و سەوداکردنی لەگەڵ خۆپیشاندەرانی ئاشتی خواستە وڵاتەکەیاندا. هەروەها ئێمە سنگمان خستۆتە سەر ئەوەی کە دڵنیابین لە بەرپرسیارکردنی ئێران و رووسیا بۆ فرۆشتنی ئەم چەکانە. ئەو ڕاگەیاندنا بە پێچەوانی ئەو ئیدعانەی کۆماری ئیسلامی ئێرانە کە دەڵێت ئەمریکا پەلەیەتی بۆ گەیشتن بە سەودایەکی ناوکی نوێ. هاوکات ئێران ئەمریکا تۆمەتبار دەکات بە خۆشکردنی ئاگری نائارامی سیاسی لە ئێران. بەڵام لە میانەی پشووی هەفتەی ڕابردوودا لە واشنتن هاوشێوەی شارەکانی دیکە سەنگیان کەمتر لە سەروتی وێژەکانی ناوکی بوو، هاوکات زیاتر سەنگیان لەسەر حکومەتی ئێرانیە لەمەڕ پێشێلکارەکانی مافەکانی مرۆڤ لە نێوخۆی ئێران و هەروەها لە دەرەوەی. بۆ ئارەش عەرەبسادی سمکو عەزیز دەنگی ئەمریکا. ئەڤ چەند هەفتەنە خۆپێشاندەرێن ئێرانی ڕوبەڕووی تەپەسەرکردنێکە هۆڤانە بوونە ji aliyê desthilatdarên ayîniyên zordar ve xwepêşandan bala cîhanê û hewlên çavdêrên rojava dikişînin ji bo şîrovekirina ka xwepêşander çi dixwazin, sloganên wan çi ne û ev rewşber bi ku ve diçe. Ji bo agahiyên bêhtir niha hevkarê me Ferhad Felahî bi me re ye. Dem baş Ferhad, agahiyên dawî li cem te çi ne؟ ساڵح هەروە کە ئاماژەت هەن پێکرد خۆپێشاندانەکان بەردەوامن ماوەی 39 ڕۆژە خۆپێشاندانی بەردەوام لە دوای کوژرانی ژینا ئەمینی لەسەردەستی هێزەکانی گشتی ئرشادی شاری تاران لە ناوچە جیاجیەکانی ئێران و لە سەرانسەری جیهانی دەتوانم بڵێم بەردەوام بووە لە دوایین زانیاریەکان کە بەدەستمان گەیشتوون هەر ئێستا خۆپێشاندانەکان لە زۆربەی زانکۆکان بە تایبەتی لە زانکۆکانی تارانی پایتەخت لە سەنعەتی شەریف لە زانکۆی تاران بەردەوام بوون دەستیان پێکردووە. ئەمڕۆ خۆپێشاندەران دروشمیان گوتوەوە، خوێندکاران مانیان گرتووە لە خوێندن و پۆلەکانیان بەجێهێشتۆ و لە شوێنە جیاجیەکانی زانکۆکان دروشم ئەڵێنەوە بەپێ ئەو ئامارانەی کە هەواڵنێری دەستگای هەواڵنێری مافەکانی مرۆڤی ئێران ناسراو بە هێرانە بڵاوی کردووەتەوە. هەتا ئێستا ئەمەش تەنیا بە گوێرەی هێرانایە، هەندێک سەرچاوەی تر باس لە ژمارەیەکی جیاوازترەکەن. بە گوێرەی هێرانە هەتا ئێستا 252 کەس لە خۆپێشاندانەکان لە ئێراندا بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی کوژراون کە 35 لەو 252 کەسە منداڵ بوون، منداڵی تەمەن 13 14 15 16 ساڵان بوون. هەر بەپێ هێرانە هەتا ئێستا 13309 کەس دەست بەسەر کراون کە هەندێک سەرچاوە ئاماژە بەوەکەن کە ڕێژەکە لە سەر و 25,000 کەسە و بە گوێرەی هێرانە دیسان ناسنامەی هزار تەنیا ناسنامەی 1002 کەس لەو 13,000 کەسە ئاشکرا کراوە کە 214 کەسیان خوێندکاری زانکۆکانی زانکۆ جیاجیەکانی ئێران بوون. هەروە ئاماژە بەوە کراوە کە لە کۆی گشتی خۆپێشاندانەکان لە ماوەی 39 ڕۆژی ڕابردوو لە 115 شاری جیاجیا لە ئێران خۆپێشاندان کرا و لە هەروە لە زانکۆکانیش لە 98 زانکۆ خۆپێشاندان بەڕێوە چووە. ساڵح ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کە سبێنێ 40 ڕۆژ بەسەر کوشتنی ژینا ئەمینی تێپەڕ ئەبێت لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە ڕێکخراوەی جیاواز جیاجیا ڕاگەیاندنیان داوە لەسەر ئەوەی کە خۆپێشاندان و مانگرتنی بەربڵاو لە هەموو شارەکانی ئێران سبێنێ چوارشەمە بە کاتی ئێران بەڕێوە بچێت. ئەمەش هەر لە ئێستاوە هێزەکانی کۆماری ئیسلامی ئێرانی ترساندووە کە ڕەنگە مێژوویەکی تر و مێژوویەکی نوێ لە
خۆپێشاندانەکانی مێژووی خۆپێشاندانەکانی ئێرانە تۆمار بکرێ ئەوەی کە بینیمان لە هەفتەی ڕابردوو شەممەی هەفتەی ڕابردوو خۆپێشاندانەکان لە بەرلین بوون بەرلینی ئەڵمانیا کە ڕێژەی نزیکەی زیاتر لە 120,000 کەس بەشداریان کرد یەک دەنگ و یەک ڕنگ لە خۆپێشاندانەکانی بەرلین دژی کۆماری ئیسلامی ئێران و بۆ پشتیوانیکردنی خۆپێشاندەرانی ئێرانی. لێرە لە ئەمریکا گەر ئاماژە بە کاردانەوەکان لێرە لە ئەمریکا بکەم وتەبێژی وزارەتی دەرەوە نتپرایس دوێنێ لە کۆنگرە ڕۆژنامەوانی ڕۆژانەکەی وزارەتخانەکەدا ئاماژەی بەوە کرد کە حکوومەتی ئەمریکا هێشتا پاڵپشتی خۆپێشاندەرانی ئێرانیە دەنگی خۆپێشاندەرانی ئێرانی ئەبیسێت ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کە گرژیەک دروست بووە لە نێوان چالاکوانانی ئێرانی و ڕابرت ماڵی نوێنەری یان نێرداوی تایبەتی ئەمریکا بۆ کاروباری ئێران لەسەر ئەو تویتەی کە ڕۆژی یەکشەمە نردبووی ڕابرت ماڵی ئاماژەی بەوە کردبوو کە خۆپێشاندەرانی ئێرانی داوای مافەکانیان ئەکەن داوا لە حکوومەتی ئێرانەکەن کە مافەکانیان بپارێزێ بەڵام چالاکوانان ئەمەیان وەڵامدایەوە تووڕەی خۆیان نیشانداوە لە پلتفۆرمێکە داوایان لە حکوومەتی ئەمریکا کردووە کە ڕابرمالی لە کارەکەی دەربکرێت ساڵح ببوورە زۆر بە پلە شتێکی تازەم بەدەست گەیشتووە عەبدوڵای موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران هەر ئێستا کەمێک پێش ئێستا ڕایگەیاندووە کە فڕۆکە بێفڕۆکەوانەکانی کۆماری ئیسلامی ئێران بەسەر بنگە و بارگاکانی حەزبەکانی ئۆپۆزیسیۆن کورد لە ئێران دەسوڕێنەوە ئەگەری هێرشێکی دووبارە هەیە نەجارەیەکێ بەریش جارانشی ئێریشکردنە فەرهاد فەلاحیتش ناوەندە نوچەین دەنگی ئەمریکا مەرەوەی سپاس بۆ وان ئاگایە سپاس بۆ ئێوەش. تهران روجا دشمه ادعای امریکی رد کردن که دبیجه کسایتین سربازیین ایران لسر عرده لقرمن که دبن داگیرکاری روسیه دایه دا که آلیکاریا موسکوی بکن که ایریشن بدرونان لأوکراین پیک بینن. پیودار وزارت درویه ایرانی ناصر کنعانی لسر ادعای کوشکا سپی جه روزنامه‌وان را گفت ام و نوچه‌ای به تندی رد کن روزا پنجشنبه پیودار اولکاری اجتماعی کوشکا سپی جان کربی گفت که هزین ایران لسر عرده لقرمن جبو آلیکاری روسیه ده اپراسیون ویده و گفت که او راهنر و کارمندن پشتگیری تکنولوژی نه. کنعانی گفت کمار اسلامی ایران چندین جاران را گهاندیه که او نه آلیه که ده شر اوکراین. جاوی هواوزانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دوای دیاریکردنی سەرۆکۆمار و سەرۆکوەزیران ئایا دوجار عێراق دەتوانێت حکومەت پێک بهێنێت؟ زیاد لە 3 ساڵە ناڕەزایی لە شەش شەقامەکان و خۆپیشاندەران لە پایتەختی ئەو وڵاتە بەردەوامن. ئایندەی بزوتنەوەی ناڕەزایی عێراقدا دەگاتە کوێ؟ ئەو هێزە سیاسیانی عێراق دەتوانن چارەسەری گرفتە سیاسی و ئایدۆلۆژیەکانی ئەو وڵاتە بکەن یان نا؟ یان دەگەڕێنەوە یان ناتوانن؟ دڵشاد ئەنوەر لەو بارەیەوە لەگەڵمانەیە. دڵشادم کاتت باش. ئەم کاتت باش زۆر سپاس. کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ دەنگدانگ لەسەر کابینە وەزاریەکەی محەممەد شیاع چەند جارێکە دواخرێ. هۆکارەکانی و لێکەوتەکانی چی دەبن؟ ئاسۆ بێگومان کۆبوونەوەی محەممەد شیاع سوودانی یاخود با بڵین کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەڵبژاردننی محەممەد شیاع سوودانی و دەنگدان بە کابینەکەی تاکو ئێستا دواخراوە و من کەمێک لەمە بەرقسم لەگەڵ پەرلەمانی عێراقا کرد کاوان باسییان کرد تاکو ئێستا هیچ وادەیەک دانراوە بۆ کۆبوونەوەی پەرلەمان بەڵام ڕەنگە هەفتەی داهاتوو پەرلەمان کۆ ببێتەوە بۆ دەنگدان بە کابینەکەی محەممەد شیاع سوودانی بێگومان هۆکارەکەشی بە شێوەیەکی ڕوون ناکۆکی هێز و لایەنەکانت چی لە ناوخۆی عەرەبی سوننە چی کورد چی شیعە لەسەر پۆستە وەزاریە سیادیەکان دیارە پۆستە وەزارە سیادیەکان ئەو وەزارەتانە ئەگرێتەوە کە کارمەندیان زۆرە ئەو وەزارەتانە ئەگرێتەوە کە دەسەڵاتی زیاتریان هەیە
و ئەو وەزارەتانە ئەگرێتەوە کە با بڵێ میلاکیان زیادەوە پارەیان لەبەردەستدایە وەڕای چاودێران ناکۆکی نێوان هێز و لایەنەکان لەسەر پۆستە وەزاریەکان پەیوەندی بەوەوە هەیەکەوە هێز و لایەنەکان ئەیانەوێت ئەم وەزارەتانە وەرگرن چونکە سەرچاوەیەکی گرنگی داهاتە بۆیان ئەتوانن ئەم وەزارەتانە لەبری ئەوەی بۆ خزمەتکردنی خەڵکی عراق بەکاربهێنن بە پێچەوانەوە بۆ کۆکردنەوەی سەرچاوی داهات بۆ حیزبەکانیان بۆ دامەزراندن بۆ بەکارهێنانی هێزەکان بۆ بەقوە بەهێزکردنی خۆیان بەکارهێنن هەر ئەمە شوای کردووە کە ناکۆکی دروست بێت و متمانەدانی پەرلەمان بە کابینەکەی محەممەد شیع سوودانی دواب کرد بێگومان لێکەوتەکانیشی خراپە بن چونکە ئێستا شەقامی عراقی تووڕەیە و پێیان وایە سەدریش کشاوەتەوە و ئەمان ناشتوانن بەبێ سەدریش لە نێو خۆیانە لەسەر پۆستەکان ڕێک بکەون ئەمەوە ئاکا کە هەم شەقامی عراقی تووڕەتر بێ و ڕەنگە دەرفەتیش بداتە سەدر ئەگەر دواتر بکەوێ بۆ گەڕانەوە بۆ نێو گۆڕەپانەکە و دیسان تێکدانی یاریەکە لێیان کە پێشتر لە ژێر فشاری دەرەکیە دەرفەتێکی پێدابوون. بەڵێ دڵشاد بۆچی لایەنەکان لەسەر پۆستە وەزاریەکان ڕێک ناکەون؟ ئەگەر دووبارێکێتەوە پرسیارەکە تاسەوە بەڵێ بۆچی لایەنەکان لەسەر پۆستە وزاریەکان ڕێناکەون تا ئێستا؟ بەڵێ بێگومان ڕێکنەکەوتنی لایەنەکان لەسەر هەندێک لە پۆستەکان پەیوەندی بەوە هەیە کە متمانە لە نێوان هێز عراقیەکاندا نییە و هەموو ئەو هێزانی کە یانەوێت بەشداری لە حکوومەتی عراقا بکەن هەمویان ئەیانەوێت بۆ هەڵبژاردننی داهاتوو و لە چوارچەوەی عراقا پێگەی خۆیان بە وەزارەتانە بەهێز بکەن بە تایبەتی چاویان لەسەر هێزە چەکدارەکانە هەر لایەنێکە یانەوێت وەریگرن بۆی لە ڕێگەی و هێزە چەکدارانەوە هێزی بۆ خۆیان دروستکەن و چاویان لەسەر وەزارەت ئابووریەکانە بۆی داهاتی وەزارەت بەکاربێنن بۆ ڕین و فروشتنی دەنگ و پارەدان بە خەڵک و دوجار کۆکردنەوەی خەڵکی زیاتر لە دەوروبەری خۆیان هەموو ئەمانە وای کردووە ئەوەندەی چاو لەسەر پۆستە وەزاری ئەمنی و سەربازی و پارەد ئەوانی کە پارەیان لە ژێردەستایە بێ ئەوەندە چاویان لەسەر وەزارەتە خزمەتگوزاریەکان نییە بۆ نمونە وەزارەتێکی وەکو ژینگەر کە لە عراقا بەوەی وشکە ساڵیەوە بە پێی ئامارەکان نزیکەی 10,000 خێزان ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە هیچ لایەنێک چاوی لەسەر وەرگرتنی ئەم پۆستە نییە بۆ خزمەتکردنی خەڵک زیاتر ئەوەندەی کە چاویان لەسەر ئەو وەزارەتانەیە کە پارە و هێزی لایە بۆ بەهێزکردنی پێگە حزبی و شخصەکانی خۆیان. بەڵێ زۆر بە کورتی دڵشاد هەڵبەت دیارە خۆپیشاندانی تشرینەکان دەستی پێکردوێتەوە و ئایا ڕێشوێنەکان و پێکدادانەکان گەیشتۆتە کوێ وەکو تۆ ئاگادار بیت تا ئێستا؟ بێگومان تشرینیەکان زۆر تووڕەن لە دۆخەکەەوە پێشتر تا کوێستا کە نەجوڵاون پەیوەندی بەوە هەیە کە چاوەڕێی سەدریان نەکرد یاخود با بڵێن ئەوان تا ڕادەیەکی زۆر ئومێدیشان بە سەدر نییە و پێیان وایە سەدر بەکاریان نەهێنێ بۆ فشارخستنە سەر هێز و لایەنە شیعەکانی تر بۆیە سەدرەکان لە ئێستادا لە تشرینەکان لە ئێستادا لە جوڵەدان و پێیان وایە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانیش درێژکراوەی کابینە یەک لە دواییەکانی تری عراقەوە لە ئێستادا حزب و لایەنەکان دەستیان کردووە بە دابەشکردنی کێکی دەسەڵات بە تایبەتی ئەم حکوومەتێکی ئێستا لەسەر دەسەڵاتە نمایندەی 20 لە سەتی خەڵکی عراقە 180 خەڵکی عراق متمانەی نییە بۆی ئەمەش ناڕزایەتی دروست کردووە. زۆر سپاس دڵشاد بۆ کاتێ پێت بەخشین. زۆر سپاس بەێش هەربژ. پشتی سه هفتهیان هنجی مالباتین کوچبرین کردین سوریین که دریا سپید خنقی بون ترمین زاروکین خاور نگرتنه برپرسن هرما کردستان عراق و ریوبریا خسرا با کرو رجلات سوری گوتبون که اوی دوی واریدا آلیکاریا مالباتا بکن لحتانها تشتک لسر عرده نهاتیه کرن و ترمین قربانیان هنجی نگهشتنه مالباتین وان. عمر خوبات کارساز کیج کوبانیه که لجزایر دمینه لسر بلگیان وان کار دکه و آلیکاریا وان مالباتان دکه جبو ورگرتنا ترمین زاروکن و خواه. نها عمر خوبات جب باجار وهرانه به ریا سکایپ به مرایه دم باش که عمر از باورم و ایرو هن ترمین وان قربانیان ورگرتن اگر زحمت نبید تجمرانه کی ببیجه حتان هوا چی کریه؟ دم باش اول دم باش والا برای دلال آنها جنازه ما گشته 12 حبن جدد یکیش لاتقیه یکیش منطقه من بجایه و 10 حب جنازه جی منطقه من کوبانه نه وی اوراق موراقی وان و ملفاتی وان ما حمود و سیوان ما حاضر کری اما ایرو در کبن آل جیره جبو اوراقی وان ازنی اوه بستینن
إذن نقلي عم بستنن وبمجبوب جنازة خواب خلقي واقين يعني وحتى هادين نستاندنا يعني جنازة نجيشنا ناف دستيوا جنازة هيرو هم که جنازة كيان استلام بکنه هيرو آها باشه کی به یعنی و پروسه گیش کی پیراده به بجم حکومت جزایر خواسته بو جمالباتن کو وکیل وان و داره هبن ها کی و کاری بره ود بلو داره وکیل وان از بو ما وکیل وان تچاو بو وکیل وان حکومت تچاو قبول کری حکومت از سفارت سوریه دا وکالت رسمی دان من تفویض لسر ناوی من جبو هر 12 خلقی می کوبانه سفارت سوریه تفویض دانه من جبو کو از با جنازان رابم از با جنازان استیلام بکم از با جنازان بشیم خواده وان ما مستعمر دفي دريد برسك هي يعني قالك وبحثوا كده كركو هريما كردستان عراقي ودبيك آلیکاری بكري وبريا خسر باكر رجلات سوري او آلیکاری بك تشتكي واحد في درباره ده بو يعني تبتني اخوه بكاريت كيه والله انا حاليا استني اخوه بكاريت كما وتشتكي العرض انا حاضري تشتكتني خالكي ما يكوبان التليفون هم كرن هم كيبتارانا چی یاردمی لازم به امتر یاردم کن و تشتا هی آلیکاری پران چه واجوارا دبه؟ خالقی ما منطقه ما کوبانه تلفون جمعه هاتن که همگی یاردم جتانه به هر تشتی به پراجی به هر تشتی بس حتی نا کسی که تشتک ندایته تنها پران دادی؟ این هم نگشتن اوه مرحله کن اما که جنازه خواهم بس هیرو را کن هم ببنهارن آل جیره همه تلفون بکن جبو آلیکاری وی ملاتی که کی مرا رابه باشه اون مایی تنا بحث دانزان دیکی یعنی گوتن لسر 18 کسان دبو که هنک جوان ها وندانه و هنک او بونه او 12 کسان ونا همیان ایرو وردگرن یان هنک جوان آره نه هر دانزان اوین هنک وندا بوی تخبر جوان تنه نه نه این حیانات اشتاکتنا این ما پاسپور ده انسانان دی نوی یکی شورشه و نوی یکی جی محمد نحسانه مع این پاسپور وان ده آویدا جندرمان دین یعنی لکن جنازه وان تنانا منها كون فان 12 ترمان ورگرن كاكي عمر بري وان بكدايا وهرن كيجان فروق خانايان كيجان ولاتي هناك بحثا لبنان ذكر هناك بحثا دمشق ذكر هناك بحثا هريما كردستان ذكر ويف بكدا هرن أنا أم إذن أم بستينج سفارة سوري وهيرو إذن بدنما أم ابن هرن ألجيري لبنان قامش لي إن شاء الله برنامج ما فايا فأم ابن هرن لبنان قامش اها يجي قامش لجي جاد لخودي وان ورن بلاكرن لجور كس هنا الودره بيشوازيه وان بكن اللي بيش وافتشتا ترتيب كريه يعني وكن نمونه اگر جيشنا فروخانه بيروت كس الودره هي وان ورقره انا خودي وان كس ندنن خودي واجي هنا وهبالي ماجي هنا و درباره دا چوا کاری بود از باورم دست پیک دا بالیسخانه سوریه سفارت سوریه قبول نکرد که دست خود وی ناوی کاری که و چوا کاری بود وان راضی بکرانه و وان ولات دن ولات وقت لبنانه یعنی چه خاص بواره آلی کارند وی درباره دا چه مشکلات نه بو تلفنی وان کرد کو چه تر لازمه کو واره کو چه تفویض لازمه و کالاش تر لازمه مساعدات لازمه چه لازمه کو هم یاردم برای جاران کاری وا کردن نه؟ آره لا اما خدمت حر انسانی دانا خدمت وی ملتی گش دانا باشه که عمر هنا كان بحثا هجمار مزن لوهران تركو كرد ام بيجن بتايبتي كرد سورينا لو درين جبوكو افي قد كرون هاجي زفستانتي يعني صاروا سرمايه تن هاد بريا دنگ امريكا چت خوازي جوان را بيجي والله از دمن برو هر کس بگر مال خو و خلوه خاطری نقل بینن چونکی به پره خواه مرنه کرنا بگر نخواده خواه یا بگر نخواده خواه آنها زبستانه آنها بحر حبکین نباشه یعنی کی تیره در باز بیانی خواده نکری مرا نزانه چی چید بی از دنگی خواجوان رو دشینم برای هر کس بگر خواده خواه خلوه اوه نقل بینه برای بگرن
یعنی ملت پریشانن بداره. بله امر قوات تج باجار وهران جزائر به مرا بوی گلک سپاس جبو دماته. کارمەندانی تەندروستی بە پەرۆشەوە سەرقاڵی چارەسەر و بەدەنگەوە هاتنی ئەو نەخۆشانن کە تووشی کۆلێرا بوون لە ناوەندێکی چارەسەرکردن کە تایبەتە بە نەخۆشیە هەناویەکان لە ساڵی 2009 بۆ یەکەم جارە لە سووریا جارێکی دیکە ئەو نەخۆشیە دەربکەوێتەوە تەنها لە ماوەی 10 ڕۆژدا ئەو سنتەرە کە دەکەوێتە ڕۆژاوای ئیدلبەوە زیاتر لە 40 نەخۆشی چارەسەر کردووە. باکووری ڕۆژهەڵاتی سووریا زیادبوونی ژمارەی توژوان و گیانەدەستدانی بە کولێرا بەخۆبینیوە. ژێرخانێکی تێکشکێنرا و سەرچاوە خراپەکانی سووریا کە بە درێژایی ساڵانێکی شەر لاوازتر بووە کاریگەری لەسەر توانای کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکە هەیە کە خەریکە دەبێتە مەترسێکی ڕاستەقینە بۆ سەر سووریا و وڵاتانی دراوسێ چونکە نەخۆشیەکە لە ژینگەیەکی گونجاودا بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی پەرەدەسەنێت. لە 7 مانگی دەی 2022دا ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند کە زیاتر لە 15,000 حاڵەتی توشبوون و زیاتر لە 60 کەس بەهۆی کولێرا لە سووریا گیانیان لەدەستداوە. ئەمە حەسەنی کوڕمە نەخۆشە و ڕشانەوە و سکسیۆنی توندی هەبووە. هێنامە سەنتەرەکە زۆر بە باشی پێشوازیان لێکردین. نەخۆشیەکان بۆ ڕوونکردینەوە. فشاری خوێنی کوڕەکەم بە ڕێژەیەکی بەرچاو دابەزی بوو. زۆر ماندوو بوو. بەڵام دوای 1-2 ڕۆژ بارودۆخی زۆر باشتر بووە. سوپاس بەخوا. ئەلبەتە باوترین هۆکاری توشبوون بە کولێرا پێویستبوونی خۆراکە بە ئاوی ئاوەڕۆ هەروەها تێکەڵبوونی ئاوەڕۆ بە ئاوی ژێرزەوی و کارێزەوە. کولێرا دەبێتە هۆی سکچوونی تند و ڕێژەی پیسایی زیاد دەکات تا 30 جار لە ڕۆژێکدا ئەمەش دەبێتە هۆی وشک بوونەوەی لەش. نەخۆشی کولێرا نەخۆشیەکی کۆنە و ئەگەر بە شێوەیەکی گونجاو چارەسەر بکرێت دەتوانرێت حاڵەتەکانی توشبوون کۆنتڕۆڵ بکرێت. توشبوو دەبێت پابەند ببێت بە کۆرسی دەرمانەکانی و دڵنیابوون لە پاکوخاوێنی بەردەوامی کەسایەتی و خۆراک. بعد اجتياح مرض كوليرا إلى الشمال السوري. دوای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا لە باکووری سووریا یەکەم سنتەری جیاکردنەوەی توشبوونی کۆلێرا کرایەوە. سنتەرەکە 16 قەرەوەڵی هەیە و بە پێی پێداویستێ تەندروستیەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی کەرەستەی بۆ دابین کراوە. شەڕ و ململانی لە سووریا کە زیاتر لە 10 ساڵە بەردەوامە بۆتە هۆی لە ناوچوونی ژێرخانی ئاوی خاوێن و ئاوەڕۆ. بەپێی ئامارەکانی نەتۆی گرتوەکان نزیکەی 2 لە سەرسەی وێستگەکانی پاکردنەوەی ئاو وەنیوەی وێستگەکانی پەمپکردن و 1 لە سەرسەی تانکی ئاوی سووریا لە ماوەی شەڕەکەدا زیانیان بەرکەوتووە. ئەمەش خەڵقی ناچار کردووە پەنا بۆ میکانیزمی نەرێنی ڕوبەڕووبوونەوەکەی ببن وە گۆڕینی شێوازەکانی پاکوخاوێنی و گرتنەبەری ئەو چارەسەرانەی کە بچووکترین پرۆتۆکۆلی سەلامەتی و چاودێریکردنیان نییە. شایان پاشا دەنی ئەمریکا واشنگتن. وزارت تندرستی فلسطین را گهاند که سر صبح سهشنبه در ایریشا هیزن اسرائیل یا لقراغ روجاوا دا یا داگیرکری ده 4 فلسطینی هاتن کشتن و نزدیکی 20 کس دنجی بریندار بون. وزارت داخوینه که دا گوت که در انجام گلباران اسرائیل لنابلس دا 3 کس مرن و 19 جی بریندار بون و پاش را گهاند که فلسطینی که دن به گله اسرائیلی هات کشتن لراملا یا که بارگه ریوبریا فلسطینیا محمود عباس لیه و یک بریندار بو. ارتش اسرائیل درباره ده هجماری ده تو داخویانی ندان لی ده پیامک کرد ده جه چاپمنی را پشت راست کرد که وان به شو لنابلس اپراسیونک لدار خستن. وفا جنه که مسیحیه جه قرقوشه دبیجه او قربانیا ملیسن عراقیه و هروا کومن چکدارین تندروا پشتی کشتنا هفجین و مالباتا و جبو پاراستنا خو و کچا خویا تنه که خوندکارا پزشکیه برای خود ده سلیمانیه وفا جبو دبارا جیانا خو بکد فروشگاه که بچوکا بازار سلیمانی دا کار دکه پمنیرا دنگ امریکا لسلیمانی راپورتک آماده کریه. لە سوچێکی ناو بازاری سلێمانی کە پێی دەوترێت مەزادخانە و کاڵای دەستی دووی لێساغ دەکرێتەوە کار دەکات. کاری وەفا فرۆشیاریە لە دوکانێکدا کە ڕووبەرەکەی هێندە بچووکە بە زەحمەت دەتوانیت بچیتە ژوورەوە. ئەو لەو شوێنە بچووکەدا
بە فرۆشتنی کەلوپەلی دەستی دوو چەند شتێکی وردە بژێوی خۆی و تاقەکچەکەی پەیدا دەکات. وفاء يوسف سعد. من ناوم وفا یوسف سعدا، دوو کەسین و خۆم و کچەکەم کریستینا کە خوێندکاری زانکۆیە. من لێرە کاسبی دەکەم لە کاتژمێر 6:30 ڕۆژانە دێمە ئێرە و ماوەی 20 ساڵە لە سلێمانی دەژیم و خەڵکی کوردستان زۆر باشن. وفا ژنێکی مەسیحیە و لە گوزەرەکەدا بە وەفا مەسیحی ناسراوە. دەڵێت غەدری ڕۆژگار ئەوی گەیاندۆتە سلێمانی و بەم زەحمەتیە خەریکی ژیانە. وەفاوەک خۆی دەڵێت خەڵکی قەرەقوشە و لە خێزانێکی دەوڵەمەندی مەسیحیە، بەڵام بە هۆکاری جیاوازی ئاینی خێزان و هاوسەرەکەی دەکەونە بەر ڕق و تووڕەیی گروپە چەکدارە توندڕەوەکان بێ بەزەیانە دەیانکوژن. نحن عندنا بيوت مو بيوت عندي بالموصل. ئێمە چەند ماڵێکمان هەبوو، نەک تەنها ماڵێک. سوێن دەخۆم 13 خانومان هەبوو. لە خانوویەکدا بووین 2 نوهۆم بوو. من 7 ڕۆژ لە ماڵی دایکم مامەوە و هەموو کەس و کارەکەمیان کوشتن. 2 خوشکم هەبوو کە هاوسەرگیریان نەکردبوو. یەکێکیان دکتۆرە بوو، ئەوی تریشان ئەندازیار. ئەو بەیانیان زوو دێتە سەرکار. هەندێک جار ئەو کارانەی دەیکات زۆر زەحمەتە، بەڵام دەڵێت ناچارە لە پێناو بژێوی ڕۆژانەیان. دوای بەڕێکردنی ڕۆژێکی درێژ لە کارکردن، بەڕێ دەکەوێت بۆ کڕینی پێداویستی ڕۆژانەیەکانیان و دواتر دەگەڕێتەوە ماڵەوە بۆ پشودان و خوانی ئێوارە. لە ماڵەکەی وەفادا چەندین باڵندەی جۆراوجۆر هەیە کە بوونەتە پەناگەیەک بۆ ڕەواندنەوەی ماندوێتی و خەمەکانی وەفا. من الصبح لما أروح للسوق من الساعة 5 سەر لە بەیانیان کە دەچم بۆ سەرکار هەر لە 5 بەیانیەوە تا ئێستاکە زۆر ماندوو دەبم. لە ماڵیش کارم زۆرە، ماڵەکە پاک و خاوێن دەکەم، چەکەم تااقەتی نییە، هەتیوە نامەوێت زۆری لێ بکەم و قاپ و قاچاقی پێ بشۆم. وەفا لە ئێستادا لەگەڵ تاقە کچەکەی دەژی کە خوێندکاری کۆلێژی پزیشکیە لە شاری سلێمانی. ئەو سەرەڕای ماندوێتی ڕۆژگار لە خەمی ئایندەی کچە تاقانەکەیدایە و هیوادارە هەمان چارەنووسی خۆی نەبێت. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. گەنجێکی شاری مووسڵ ساڵێک لەمەوبەر بیری لە دروستکردنی قوتابخانەیە کردەوە بۆ هاوکاری و خێرخوازی، چکە زوربەی خەڵکی ناوچەکە بەهۆی نەبوونی بینای قوتابخانەکانەوە ڕوبەڕووی کێشە بوونەتەوە. ئەمڕۆ خەونەکەی فەهد هاتە دی و قوتابخانەیەکی لەسەر ڕوبەری 450 مەتر دووجا دروست کرد و هێندەی نەماوە تاو بێت. فەهد القەساب ئێک ji gencên bajarê Mosilê beriya salekê ewî bîr li wê çendê kiriye ku qutabxanekê ava ketin û bi harîkariya kesanên xêrxwaz. Ev qutabxane li Mosila kevin bîtin ji ber ku piraniya xelkê vê deverê ji ber kêmiya avahiyên qutabxana tûşî giriftin mezin dibin. Îro xewna vî gencî hate dî û qutabxane li ser rûberê 450 metrên çargoşe ava kiriye û heta noke zêdetirî 85 sedê temam kiriye. أنا ومجموعة من الأصدقاء والإخوة از گروپك جهوالي خوما بريار داغو أم لسر كاري پروردهي كار بكن جبرگو پروردهي و خوندن بنگها جواكيه مهزر كرگو ديبستانكي آبا بكن لي بديزاينكي نو و اف ديبستان أهلي با وج آلي خيرخوازا بي پشگرتن و خوندكار تو پرا ندن لي پريوانج آلي خيرخوازا تي داين وكي دنجي آواهيا ديبستاني جي آلي خيرخوازا آوا بويه. بگۆڕەی داتایên fermiyên perwerdagiştiya parêzgeha Neynewa îsal zêdetirî 1 milyon qutabî dê beşdarî prosesa sala nû ya xandinê bin û beramber vê çendê pêdivî bi 500 avahiyên dîyên qutabxana heye bihêne avakirin da ku wê qerebaliqa nava qutabxanan da kêm bikin. احنا عندنا قلت لك نقص
مەڤالایە کە بەرچاو هەیە ji alî avahiyên dibistanan niha her polek heftê hetanî heştê xwendekar têdene loma xwendekar waneyê wernagirin û ev jî kêşeyeke mezin e pêwîst e ku hikûmet gelek dibistanan ava bike. Projê vî gencî derfetên karî ji bo xelkê deverê dabîn kirîne û dehan xurt li ser qutabxane kar dikin. هاي المدرسة وفرت لنا كثير فرص من العمل. Vê avahiya dibistanê gelek derfetên kar bû me dabînkirin wekû karê kareba, av, solîna, lebax, avakirin. Di vê projê de gelek karker sûdmend bûn. Ev qutabxane dê pêşwaziya 240 qutabiyan ket li qonaxên seretayî û çendîn beşên cuda cuda bi xwe din û kesên têne wergirtin dê qurbaniyên şerê azadkirina Mosilê bin, mîna zaroyên kuştî û bê serûşînan. Kawa Emerdengê Emerîka, Mosil. Herêma Kurdistana Iraqê ev 2 salên rastî hişkesalî û kêmbaranê bûye. Ger îsal jî ew hişkesalî berdewam bike, metirsiyek heye ku gund ji xelkê xwe vala bibin. Pemnêrê me li Kerkûkê raportek amade kiriye. ئەرسەلان ئێستا بەشێکی کەم لە مەڕووماڵاتەکەی ماوەتەوە و بەهۆی وشکە ساڵی و نەبوونی لە وەرگاوە هەمووی بە ناچاری فرۆشتووە. بۆ خێزانە گوندنشینەکەی ئەرسەلان 2 ساڵی ڕابردوو کارەسات بوو بەو پێی بەهۆی وشکە ساڵیەوە سەرچاوی داهاتیان لەدەستدا کە مەڕووماڵات و پشتبەستن بوو بە کشت و کاڵ. بە بۆنەی وشکە ساڵی و حیوانەکانمان فرۆشت ئیسش ئەم تۆزە مەڕێماوە ئەمانەش ئەم بزنومەڕانە نزیگەی سەعات 2 ساعات گەڕین بە دوای لە وەڕایتین بۆ ئەم چەمەی لەوەڕێن لەبان و نزیگەی 2 ساعات ڕێپیەکەن تا تێنە ناو لە وەرگا. لە بێبارانی بۆنەی وشکە ساڵیەوە ناچانی حیوانەکانشمان فرۆشت نیشت نەماشم بۆ بێتاقەتی خۆمان نییە لامانەت. پێش گۆڕانکاریەکانی کەش و هەوا و کەمبارانی کشت و کاڵ و بەخێوکردنی مەڕووماڵات بۆ خێزانەکەی ئەرسەلان سەرچاوەیەکی گرنگی داهات بوو. تەواوی گوندنشینەکان کە بژێویان لەسەر بەخێوکردنی مەڕووماڵات و کشت و کاڵە 2 ساڵی قورسیان تێپەڕان 2 ساڵی بێبارانی و خراپی بەرهەمی کشت و کاڵ و نەبوونی لە وەرگا. بۆ خۆم بە شعاری خۆم نامەیە 4 ملیۆن زەرەرم کردێ پارەکە وشکە ساڵی و ئیمساژەوە دە کاتەکەی مەیلە و درەنگە چێت. بە پێی ئامارەکانی کشت و کاڵ 80% زەویە کشت و کاڵیەکانی هەرێمی کوردستان پشت بە باران دەبەستێت. گەر ئەم ساڵیش بۆ ساڵی سێم وشکە ساڵی ڕوو بداتەوە ئەوە داهاتوویەکی خراپ چاوەڕێی گوندنشینەکان دەکات. ڕەنگە بارانی بەلێزمە زیاد لە پێویست ببارێ و ڕەنگە ناوچەکە ڕوبەڕووی وشکە ساڵی بێجارێتتر ئەگەر ڕوبەڕووی وشکە ساڵی بینەوە چارێکی تر بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە چونکە کۆچکردن بە تایبەتی لایەن جوتیارانەوە دەستی پێگا خاوەن ئاژەڵەکانیان لە دەستە چیە و دووبارە وەزعی یان بارودۆخی کشت و کاڵ لەم ناوچەیە بە تەواوەتی لە ناوچێ لەبەر ئەوەی زەوێ کشت و کاڵەکان ئیساکە ڕوبەڕووی کارەساتێکی زۆر گەورە بوونەتەوە. هێشتا لە وەرزی پاییز و بەرەو وەرزی زستان دەڕۆین بەڵام دۆخەکە بۆ ئەرسەلان و خاوەن مەڕووماڵەتەکانی تر مای دڵخۆشی نییە بەو پێی لە وەرگا بۆ مەڕووماڵەتەکانیان نەماوە. ئەگەر بێت و ساڵش وشکە ساڵی بێ وەکو ساڵی پار ناچارن لادیەکان حیوانەکانیان فرۆشی مێنە شار و لەبەر بێ لە وەڕووی بێبارانی والیە کاتە نازانین وەچیوە خاوەنیکەی. لە ئێستادا گرنگترین هەواڵ بۆ ئەرسەلان و خاوەن مەڕووماڵات و تەنانەت جوتیارەکانی تریش هەواڵی کەش و هەوایە بەو پێی داهاتووی مەڕووماڵەتەکانیان بەسراوەتەوە بە ڕێژەی بارانبارینی ئەم ساڵەوە. دڵشادەنوارە دەنگی ئەمریکا گەرمیان. پیاوێکی ئیسپانی کە لە مەدریدەوە بەڕێکەوت بوو بۆ دۆحا بۆ ئەوەی لە مۆندیالی 2022دا ئامادە بێت لە کاتێکدا کە بەڕێوە بوو بۆ قەتەر گەیشتوە شاری سلێمانی لە هەرێمی کوردستانی عێراق بەڵام بەر لە دوایمین گەشتی لە سەرەتای مانگی دەدا لە ئێران بێسەر و شوێن دەبێت. خێزانەکەی ڕۆژی دووشەممە ڕایان گەیاندبوو کە ئەو گەشتیارە بە ئەزمونە تەمەن 41 ساڵە بە ناوی ساندیاگۆ سانچێز لەو کاتەوەی زیاتر لە 3 هەفتە لەمەوبەر سنووری عێراق و ئێرانی بەزاندووە هیچ هەواڵێکی نییە. چارەنووسی نادیارە سانچێز لە ڕێگەوە کە دەگاتە سنووری هەرێم لە ناحی پێنجوێن چاوی بە جوتیارێک دەکەوێت بە ناوی تۆفیق ئەحمەد و ماهیای هاوسەری. تاران دوژمنە بیانیەکان و پارتە سیاسیە کوردیەکان بە هۆکاری وروژاندنینە ئارامیەکان دەزانێت لە کاتێکدا گەنجانی ئەو وڵاتە دژی ستەمکاری و درڕندەی کۆماری ئیسلامی ناڕازایی دەردەبڕن. دەسەڵاتدارانی ئێران تا ئێساکە 9 کەسی بیانیان دەستگیر کردووە کە زۆربەیان ئەوروپی بوون.
بله بینر هجا لور کورد کونکشن به داویات ام هیوی دیکن تشته ما پیشش کری به دل وبون و دکارن همی راپورتو بابتن کم پیشکش کری ایرو لسر مالپرین کرمانجی و سورانی دنگ امریکا و هر وها پلتفرم مدیا جواکیا دنگ امریکا چه سورانی و چه کرمانجی تماشا بکن تاجر کدن سلاوین هفکاری من آسو جبارو من صالح دمی جربو و هر شاد و بختور